پرسی دەستور و مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان ئەو بابەتەیە کە ئێستا کۆدەنگێکی لە نێو حیزبەکانی تایبەت لە هەرێمی کوردستاندا لەم بابەتەدا هێناوەتە یەک مێزی گفتوگۆ، هێناوەتە سەر یەک بیر و بۆچوون کە داکۆکی لە مافی کورد بکرێت بە تایبەتی لەسەر پرسی دەستوردا. دیارە دەستوری عێراق لە ساڵی بۆ یەکەم جار لە ساڵی 1925 خرایە بواری جێبەجێکردنەوە، دواترەوە دەستوری کە ئێستا هەیە و جێبەجێ دەکرێت لە 2025 یاخود لە 2005دا خرایە نێو ڕفراندۆمێکی تایبەت و دەنگی لەسەر درا و تا ئێستا جێبەجێ دەکرێت لەگەڵ ئەوەی لە 2006دا کۆمەڵێک لە برگەکانی کۆمەڵێک لە ژماری پرۆژەیە یاساکە دەستکاری کرا و پێشنیاز کراوە بۆ گۆڕانکاری لە کۆمەڵێک بابەتیدا و لە ئێستاشدا لە 2019 لە یادمان نەچێت خۆپیشاندان لە شەقامی عێراقیدا دروست بوو بۆ هەڵوەشانەوەی حکومەتی ئەو کاتە کە مستەفا کازمی سەرۆکایەتی ئەو حکومەتەی دەکرد. دواتر حکومەت هەڵوەشایەوە، بەڵام یەکێک لە داخوازی خۆپیشاندانەکان ئەویش هەموارکردنەوەی دەستور بوو، جێبەجێکردنی بە شێوەیەکی دیکە. بەڵام زۆر باس لەوە دەکرات کە پرسی دیکە، پرسی سیاسی لایەنەکانی دیکە هۆکار بوون بۆ ئەوەی پرسەکانی خۆپیشاندان، داخوازی خۆپیشاندان تێکەڵاوی دەستور بکرێت. لەسەر ئەم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد کا بەڕێزیان ئەندامی خولی پێشوێن جومەی نێنەرانی عێراق بوون. بە هەمان شێوە دکتۆر لە نێو ئەو لیژنەیەدا کە لە ئێستادا پێکێنراوە سەبارەت بە گۆڕانکاری و هەموارکردنەوەی دەستوری عێراقی. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پرسی دەستور چییە کە لە ئێستادا وروژێنراوە؟ بۆچی بە دیاریکراوی لەم تەوقیت و کاتەیە ئەم پرسە هاتوۆتە ئاراوە؟ بەناوی خۆی گەورە سڵاو و ڕێز بۆ جەنابەت و بینەرانی بەڕێزی کورسات. لە ڕاستیە دەستوری هەمیشەیی عێراق کە لە ساڵی 2005 نووسرایەوە و خرای ڕاپرسیەوە لە ساڵی 2006ەوە کەوتە بواری جێبەجێکردن، هەندێک کێشە و کەموکورتی تێدایە. خودی دەستورەکە هەندێک کێشە و کەموکورتی تێدایە و لە هەمان کاتیشە هەمیشە جێ مشتومڕی پێکاتە جیاوازەکانی عێراق بووە. یعنی ئێمە بیرمانە، هەمومان بیرمانە کە 2005 دەستوری هەمیشەیی عێراق خرایە ڕاپرسیەوە سوننەکان بەشی زۆری سوننەکان ڕازی نەبوون لەسەر پرۆژە دەستورە، لەسەر ئەو پرۆژە دەستورەوە بایکۆتی پرۆسی دەنگدانیان کرد لەسەر پرۆژە دەستورەکە و بە هەمان شێوە جاربەجارە لایەنە شیعەکانیش ئێستا پێیان وایە کە پێویستەکات دەستور گۆڕانکاری بەسەرا بهێنرێ، هەندێکیان پیان وایە کە پێویستەکات نظامی پەرلەمانی بگۆڕێ بۆ نظامی ڕێئاسی و هەندێکی تریان پیان وایە کە پێویستەکات شێوەیەک لە مرکزیەت جارێکی تر بۆ سیستمی حکومڕانی عێراق بهێنرێتەکایەوە. لە هەموو تقریبا ناتوانم بەڵام لە سەرەتای هەموو خولەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دوای پەسەندکردنی دەستورەوە مشتومڕیەوە هاتوتەکایەوە کە لیژنەکەی کە بەپی مادەی 142 بێت دروست بکرێەوە. تا ئێستا پێم وابێت ئەگەر بە هەڵیان نەچوو بێتم 3 جار ئەو لیژنەیە دروست کرا کە دواترینیان لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو کە ئێمە بەشدار بووین تایەوە بەندە جێگری سەرۆکی لیژنەکە بووم و ئێستاش دیسانەوە پەیوەندی بەو هەم بە کێشمەکێشەکانی نێوان لایەنە سیاسیەکان و پێکاتی جیاوازەکانی عێراق و لە هەمان کاتیشە پەیوەندی بە هەندێک کەم و کورتی هەیە لە خودی دەستورەکە هەیە. پەیوەندی بۆ هەیە کە جارێکی تر باس و خواستی هەمواری دەستور هاتوۆتەکایەوە. باشە، لە نێو ئەم باس و خواسانەیە چ بیر و بۆچوونێ، چ هەڵبژاردەیەک زاڵ دەبێ بەسەر کەشەواکەی عێراقا فعلەن لە نێو من بلانی سیاسی کە لە نێو عێراقدا هەیە، لە نێو حیزبەکاندایە، چ لە هەرێمی کوردستان چ لە ناوەندیش بەدی دەکرێت. ئاڵ و گۆڕکردن یاخود هەموارکردنەوەی دەستوری عێراقی کارێکی ئاسانە بۆ ئێستای عێراق جێبەجێ دەکرێت، هەموار دەکرێتەوە. خۆی لە ڕاستیە ئەبێ بڵین کە دەستوری هەمیشەیی عێراق زۆر پێرفێکت نییە، بە تەواوەتی پێرفێکت نییە بۆ ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا. یعنی من تەنها دوو نمونە ئەهێنمەوە بۆ ئەوەی بینەرانی بەڕێز بزانن کە هەندێک لە کێشەکان کە پەیوەندیدارە بە بوونی کورد لە چوارچێوەی عێراقا بە هەڵپەسێرایی ماونەتەوە، وەکو بە تایبەتی مەسەلەی کێشەی خاک کە پەیوەندیدارە بە ناوچە جەناکۆکەکان
لە چوارچەوەی مادەی 140 کە پێشتر مادەی 58 قانونی دارەدانی دەوڵەت بوو تا بە ئێستا باڵپەسێرایی ماوەتەوە لە نووسینی دەستورە باڵپەسێرراوی هێڕایەوە. دوو مەسلەیەکی تر کە زۆر گرنگە بۆ دەوڵەتە فدرالیەکان و بۆ هەرێمی کوردستانیش گرنگ بوو پرسی دروستکردنی ئەنجومەنی ئیتیحاد بوو کە تا ئێستا ئەوەش بە هەڵپەسێرایی ماوەتەوە لە نووسینی دەستورە ئەوە چارەسەر نەکرا و دواییش هەر بە هەڵپەسێرایی ماوەتەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە بەڕاستی ئەو یعنی خواستانەی کە ئێستا بۆ هەمواری دەستور هەن خواستی ئەتوانم بڵم خواستی نین ئیجابی نین بەنسبەت کۆی عێراق و بەنسبەت هەرێمی کوردستانیشەوە بە تایبەتی ئەو خواستانەی کە هەن بۆ گۆڕینی سیستمی حکومڕانی عێراق بۆ نظامی سەرۆکایەتی و ئەو خواستانەی کە هەن بۆ ئەوەی شێوەیەک لە مەرکەزیەت بگەڕێتەوە بۆ ناو دەوڵەتی عێراق و لێرەوە پێویستە کات ئێمە لەسەر چەند ئاستێک سەیری ئەم بابەتە بکەین. من دوایی ئێمە سەر بابەتی ئەوەی کە هەمواری دەستور چۆن نەکرێت هیوادارم بیرمان نەچێت جەنابی بیر نەچێت بەڵام لە ڕاستیە بەڵێ لە ڕاستیە ئێمە وەکو هەرێمی کوردستان بەدەست دوو کێشەوە ئەناڵێنین. جارێ یەکەم ئەو حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە هەیە حکومڕانێکی سەرکەوتوو نەبووە و حکومڕانێکی شکست خواردوو بووە و ئەمە وای کردووە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان متمانیان بۆ حکومڕانی هەرێمی کوردستان نەمێنێ و ئەمە کێشەیەکی گەورەمان بۆ دروست دەکات لە ڕاستیە لە هەر هەموارێکی دەستوری. یعنی بەپێی ڕاپرسیەک کە کۆمپانیای شیکار کردوێتی لە ماوەی ڕابردوو لە درەو میدیا بڵاو کراوەتەوە لە زیاتر لە 150 خەڵکی کوردستان ئێستا بڕوایان بەوە هەیە کە لە قازانجیانە بخرێنەوە سەر عێراق و قەواری هەرێم نەمێنێتەوە کە ئەمە لە هەر ڕاپرسیەک کە لەسەر تعدیلاتی دەستوری بکرێ ئەمە کێشەیەکی گەورە بۆ هەرێمی کوردستان دروست دەکات چونکە خەڵک بڕوای بۆ شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان نەماوە. ئەمە لایەکی لای دووەمی لە ڕاستیە ئێمە ڕوبەڕووین لەگەڵ کۆمەڵێک هێزی سیاسی لە عێراقیش کە خواستیان هەیە جارێکی تر شێوەیەک لە مەرکەزیەت بۆ عێراق بگەڕێنەوە کە ئەمە نە لە قازانجی عێراقە نە لە قازانجی گەلانی عێراقە نە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانیشە. مەرکەزیەت چارەسەری گرفتەکان ناکات. هەموومان نەزانین ئەو سیستمی حکومڕانی لە عێراقیش کاری یعنی کارەکات کێشەی گەورەی هەیە بەڵام کێشەکانی پەیوەندی نییە بە سیستمی فدرالی کێشەکانی پەیوەندی نییە بە سیستمی پەرلەمانی بەڵکو کێشەکانی پەیوەندی بە بوونی گەندەڵی بە سەروەرنەبوونی یاسا بە ناشەفافبوونی کاروبارەکانی دەوڵەتەوە هەیە. بۆیە لە بینی ئەم دوو کێشەیە هەمواری دەستور ئەتوانێت بێ بە مەترسی بە تایبەتی کە خەڵکی هەرێمی کوردستان وەکو باسمان کرد بڕوان بەو شێوازە حکومڕانی لە هەرێمی کوردستان نەبوو. باشە مەترسیەکان ئەمە با پرسە سەرکیەکەیە بۆ کوردارە هەر ئامانجی سەرەکی تەوەڕ گفتوگۆکەشمان هەر لە مەیان خۆیەگرێتەوە. مەترسیەکانی هەموارکردنەوەی دەستور چێ بێ بۆ کورد؟ ئەم دەستوری کە هەیە ڕنگدانەوەی تەواوی پێکاتەکانی عێراق نییە بۆ کوردیشەوە تا هەموار بکرێتەوە؟ بەدڵنیاییەوە یعنی شێوەیەک لە ڕەزامەندی هەبوو 2005 سونەی لێدەرچێ بەشی زۆری هێزە سونەکانی لێدەرچێت کە دوایی بەشێکی سونەکانیش هاتنە ناو هەمواری دەستورەوە لە ڕێگای جێکردنەوەی مادەی 142 کە هەموارکردنی کاتی دەستورە ئەوان هاتن ناو پرۆسەکە بەڵام ئەمە یارمەتی دەر نەبوو لەوەی کە هەموو سونەکان بێن بەڵام بەشێکی زۆری سونەکان ئێستا ئەو دەستوریان پێخراپ نییە بۆیە ئەتوانین بڵین خواستی لانی کەمی هەموو پێکاتەکانی تایە بۆیە لە ڕاستیە لە کاتی ئێستا هەموارکردنی دەستور ئەوەندەی ئەتوانێت ببێتەوەی تێکدانی بارودۆخەکان ئەوەندە ناتوانێت سەقامگیریەکی زیاتر بێنەتەکایەوە بۆیە ئەبێت لە ڕاستیە لەسەر چەند ئاستێک کار لەسەر مەسلەی هەمواری دەستور کرێت لە ناوخۆی هەرێمی کوردستانە. یەکەم جارێ پێویستمان بە سەر لە نوێ داڕشتنەوەی سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان هەیە. ئەم سیستمی حکومڕانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی توانای بەردەوامبوونی نییە. لە ناوخۆی هەرێمی کوردستان توانای بەردەوامبوونی نییە ناتوانێت ڕەزامەندی خەڵکی کوردستان بەدەستبێنێ بەڵکو بەردەوام ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە پرۆسەی سیاسی بەرەو دابەزینە ڕوا خەڵک زیاتر یەنە سەر شەقامەکان ئەمە لایەکی
لای دووەمی لەگەڵ بەغایە ناهاوسەنگیەکی گەورەی هێناوەتەکایەوە ئەم سیستمی حکومڕانیە ئەم ڕژێمی حکومڕانی ئێستای هەرێمی کوردستان تا دێت هاوکێشەی هێز لە نێوان هەرێمی کوردستان و بەغایە لاوازەکە لە دژی هەرێمی کوردستان ئەمە کەواتە پێویستی بە پیاچوونەوە بە کۆی ڕژێمی حکومڕانی لە هەرێمی کوردستان دووەم لە هەموارکردنی دەستورە بەڕاستی پێویست دەکات بە شێوازێکی دیفاعی بەڵە قسەکە و تاواکە دکتۆر با تەواوی کەم فکرەکە بە شێوازێکی بەرگریانە مامەڵە لەگەڵ ئەم پرسەنەکەین بەڵکو هەندێک ماف و داخوازی هەیە کە پێویست دەکات زیاتر پێداگری لەسەر بکەین و خۆمان حازرکەین بۆ ئەوەی ینی بۆ نمونە من نمونەت بۆیانەوە ئێمە لە لیژنەکەی خۆمان لە خولی پێشوو لە مەسلەی مادەی 140 یعنی تەنها پێمان وانە بوو پێویست دەکات بەرگری لەوە بکرێت کە مادەی 140 وەکو خۆی بمێنێ بەڵکو پێمان وابوو کە مادەی 140 نەبووەتەوەی چارەسەرکردنی کێشەکان ئەبێ هەندێک بڕگە و مادەی بۆی ئیزافە بکرێ هەندێک بڕگەی بۆ ئیزافە بکرێ کە لانی کەم بۆ نمونە کێشەی زەویزاری کوردەکانی ئەو ناوچانە چارەسەر بکات یان بەهۆی نەبوونی ئەنجومەنی اتحاد لە دەستورە داوامان کرد کە جارێکی تر ئەنجومەنی سەرۆکایەتی بگەڕێنرێتەوە یعنی پێویست دەکات بە شێوازێکی بەرگریانە مامەڵە لەگەڵم پرسەنەکەین بەڵکو هەندێک پرس کە پەیوەندیدارە بە خەڵکی کوردستان بە تایبەتی لە ناوچە جەناکۆکەکان و ناهاوسەنگی لە بڕیاردانی سیاسی لە عێراق هەوڵ بین بیبینە سەر مێزی گفتوگۆکانی هەمواری دەستوری بە شێوازێکی بەرگریانە مامەڵە نەکەین بەڵکو ئێمەش هەندێک ئەوان وەکو چۆن پێکاتەکانی تر ماف و داخوازیان هەیە لە چوارچێوەی هەمواری دەستورە جێ بکەنەوە ئێمەش هەندێک ماف و داخوازی خەڵکی کوردستان بەرینە سەر مێزی گفتوگۆکە باشە دکتۆر دیارە لە مادەکانی 111 و لە مادەی 112دا کە تایبەتە با بەڕێوەبردنی نەوت و غاز لە عێراق و هەرێما ئەگەر هەڵە بم جنابەت هەم قانونی هەم یاسایی و لە نێو لیژنەکەیدا ڕەنگە وردەکارێکی زیاتر بزانی ئەگەر هەڵە بم بۆم ڕاست بکەیتەوە ئەو دوو مادەیە کە تایبەتە بە پرسی نەوت و غاز ئەم مادەیە ئەگەر دەستکاری بکرێت لە نێو دەستوری عێراقدا چ کاریگەریەک لەسەر ئەم پرسە دەکات لە نێو هەرێمی کوردستانەوە و پشتی هەرێم لە کۆمەڵێک بابەت لە کۆمەڵێک مافی کورد لە نەوت و غازدا خۆی لە ڕاستیا من پێم وایە لانی کەم من ڕای شخصی خۆمە کە هەڵە لە مادەکانی دەستورانیە لە مادەی 111 و 112 لە پرسی نەوت و غازە لە 112 کێشەیەک هەیە دوایی ئێمەسەری بەڵام کێشەکە لە ئیدارەدانی سیاسەتی نەوت و غازی هەرێمی کوردستان بوو زۆر بە شێوەیەکی ناشەفاف بوو لە چوارچێوەی دامەزراوەیان نەبوو ئیدارەدانی نەوت و غاز تا ئێستاش بەدەست کەسەکانەوەیە بەدەست ئیدارەیەکی حیزبیەوەیە نەک لە چوارچێوەی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستانە ئیدارەیە و پرسە بدرێ و ئێمە زۆر لەو خولەی کە سەرۆکایەتی پەرلەمانمانە کرد زۆر هەوڵی ئەوەماندا کە ئەم پرسە بە دامەزراوەی بکەین بۆ نمونە یاسای سندوقی داهاتە نەوتی و غازیەکانمان دەرکرد ئەو کاتە کە تا ئێستا جێبەجێ نەکراوە بۆیە کێشەکە لە هەرێمی کوردستانە پەیوەندیدارە بە نائیدارەدانێکی نادروستی مەلەفی نەوت و غاز لە هەرێمی کوردستان و ئەمە ڕەنگی داوەتەوە لە پەیوەندی لەگەڵ عێراقا لە ڕاستیە هێزەکانی تری عێراق ئەیانەوێ ئەم پرسە زۆر بە مەرکەزی بکەن و لە خولی پێشوش لەو لیژنەی تعدیلاتی دەستوریە ئیشان لەسەرەوە کرد مادەی 112 لە مەسەلەی ئیدارەدانی نەوت و غازە دوو پرسیتیایە یەکەم پێویست دەکات استراتیژی پەرەدان بە نەوت و غاز لەسەر ئاستی عێراق بە شێوەیەکی هاوبەش لە نێوان هەرێم و پارێزگا بەرهەمێنەکانی نەوت و لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێک بخرێ کە تا ئێستا مە نەکراوە ئەمە بێ لە چوارچەوەی یاسای نەوت و غازە جێ بکرێتەوە کە تا ئێستا ئەمە نەکراوە و لە مەسلەی مناقەشەکردنی یاسای نەوت و غازی اتحادی تەنها ئەوە هەرێم نییە کە پێویستەکە بەشدار بێ تەنها حکوومەتی اتحادیش نییە بەڵکو پارێزگا بەرهەمێنەکانی نەوت و غازیش پێویستەکات بەشدار بن ئێستا لە چوارچێوەی هەرێمی کوردستانە ئەو سیاسەتی نەوتیەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەو سیاسەتێشی کە بۆ نمونە بۆ غاز ئەگیرێتە بەر سیاسەتێکی دەستوری نییە پێویست بوو پارێزگا بەرهەمێنەکانی ناو هەرێمیش بەشدار بن لە داڕشتنی ئەو سیاسەت مۆزوعێکی تر کە لە مادەی 112 هەیە کە ئەو کاتە وازانراوە کە چارەسەری ئەو پرساکە مەسلەی ئیدارەدانی نەوت و غازە بۆ ئەو پارێزگا بۆ ئەو هەرێم و پارێزگایانی یان بۆ ئەو حەقلانەی کە لە دوای نووسینی دەستورەوە ئەکەونەکار
کە ئەوە بەڕاستی غموزی تایە بە شێوەیەکی ڕێک باش ڕێک نەخراوە کە ئەوەش دیسانەوە پێویستەکە چارەسەر. باشە دکتۆر، ئەو کاتی کە لە بەردەستم داماوە بە چەند پرسیارێکی گرنگ لە نێویشیاندا هەنگاوەکانی هەموارکردنەوەی دەستوری عێراق چۆن دەبێت هێندە ئاسادا ئەم هەنگاوانە بۆ گۆڕینی دەستورێک لە کاتێکا زۆر باز لەو دەکرێت کە دەستوری عێراق دەستورێکی ئستانداردی جیهانی پێوە دیارە، یعنی هیچ شتێکی کێشەکە لە چارەسەر نەکردن یاخود جێبەجێ نەکردنیایەتی بە شێوەیەکی وەکو خۆی. ئەگەر ئەم دەستورە بڕیاری لێدرا گۆڕانکاری تیا بکرێ هەنگاوەکانی چی دەبن؟ لە ڕاستی وەکو پێشتریش باسم کرد، یعنی هەندێک کێشە هەیە لە ناو دەستورەکەی، بەڵام فعلا یعنی کێشەکانی ئێستای عێراق پەیوەندیدار نییە بە دەستورەوە، پەیوەندیدارە ئەسڵان بە جێبەجێ نەکردنی دەستورەوە. بەڵام مەسلەی هەموارکردنی دەستور لە ڕاستیە دوو مادەمان هەیە کە پەیوەندیدارە بە هەموارکردنی دەستور. مادەیەکمان هەیە مادەی 126 کە شێوازی هەموارکردنی ئاسایی دەستورە لە حاڵەتە ئاساییەکانە، و مادەی 142مان هەیە کە شێوازی نائاسایی هەمواری دەستورە بۆ یەکجار. لە ڕاستیە ناتوانین بڕۆین بۆ مادەی 126 تا مادەی 142 یەکجار جێبەجێ نەبێ، و تا ئێستا و مادەی 142 جێبەجێ نەبووە، بۆیە هەر هەموارێکی ئێستا ئەبێ بەپێی مادەی 142 ئەنجام بدرێ کە ئالێتەکانی بەم شێوەیە. پێویستە کات لیژنەیەکی پەرلەمانی لە پێکاتە جیاوازەکانی عێراق دروست بکرێت، و ئەو لیژنە پەرلەمانیە هەموارە پێشنیارکراوەکانی هەمووی بە یەک پاکێج بخاتە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق، و لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بە زۆرینەی دەنگ پەسەند بکرێ، و دوایی بخرێتە ڕاپرسیەوە، و ئەو ڕاپرسیە پەسەند دەکرێت ئەگەر زۆرینەی خەڵکی عێراق، زۆرینەی دەنگدەران ڕازی بوون لەسەر هەموارە دەستوریەکان، بەمەرجێک 2 لەسەر 3 پارێزگا دژی هەموارە دەستوریەکان نەبن. باشە سودمەندی سەرەکی ئەمە مەترسیەکی گەورە ئەهێنەتەکایەوە لەوەی کە لەو ڕاپرسی کە پێشتر باسم کرد، لەبەرەوەی زۆرینەی خەڵکی کوردستان ئێستا بڕوایان بەم شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان نەماوە، بۆیە ئەگەر هەموارێکی دەستور لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە زۆرینە پەسەند بکرێ کە دەسەڵاتەکانی هەرێم کەم کاتەوە، مەترسی ئەوە هەیە زۆرینەی 2 لەسەر 3 پارێزگای بۆ نمونە هەرێمی کوردستان دژی هەموارە دەستوریەکە دەنگ نەدات. بۆیە ئەم شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان بووەتە هۆی ئەگەری مەترسی بۆ سەر هەر هەموارێک لە داهاتووە لە دەستوری هەمیشەی عێراق بکرێ کە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کەم کاتەوە. باشە دکتۆر، سودمەندی سەرەکی لە نێو کۆی ئەو حیزبە سیاسیانی کە دیارە ئەوانەی مەبەستم ئەوانەی ناوەندە، سودمەندی سەرەکی لە نێو حیزبە سیاسیەکاندا کاملایەنە دەبێت، کاملایەنە زۆر پێداگرە بۆ هەموارکردنەوەی ئەم دەستوری ئێستا. لە ڕاستیە وا هەست ناکەم ئێستا لە کاتی ئێستا خواستی هەمواری دەستور ئێجگار ئەوەندە گەورە بێت، یعنی ئێستا یعنی مەسلەی خەدەمات، کێشەکانی عێراق، پرسی دۆلار، ئەمانە ئەولەویەتی سەرەکی هێزە سیاسیەکانن، ئەوەی کە باسەکرێت لە هەمواری دەستور زیاتر وەکو ڕاکێشانی سۆزی شەقامە، یعنی ئەگەر یعنی داخوازیە کە بێ بۆ ئەوە، بەڵام ئەوە شاراوە نییە کە لە ناو هەندێک لە هێزە سیاسیەکانی عێراق بە تایبەتی ئەوانەی هێزە سیاسی شیعەکان پێیان وایە کە سیستمی حکومڕانی عێراق سیستمی سەرۆکایەتی بێ باشترە بۆ ئەوان و باشترە بۆ عێراق، پێیان وایە کە کێشەکە لە سیستمی پەرلەمانیایە، و لە هەمان کاتیشە خواستی بە مەرکەزیکردنی عێراق، بە مەرکەزیکردنەوەی عێراق جارێکی تر لە ناو هەندێک لە هێزە سیاسیەکانە هەیە. بەڵام وەکو باسم کرد ئێستا ئەمە لە ئەولەویەتی کارەکانە نییە لە چوارچێوەی ئەم هێزە سیاسیانەیە، بەڵام وەکو خۆتان نەزانن لە چوارچێوەی ئەو ڕێککەوتنی کە لە ڕێککەوتنی هێزەکانی ئیدارەی دەوڵەت ئەگەر بە هەڵیان نەبم بۆ تشکیلکردنی حکوومەت ڕێککەوتنێکیان واژۆ کردووە، لەو ڕێککەوتنە ئاماژیان بە هەمواری دەستور کردووە کە بەداخەوە پارتی ویکێتیش ئیمزایان کردووە، پێویست بوو ئەوان لەسەرەوە نیشانی پرسیاریان دابنایە هەمواری دەستور بە هەموو شێوەیەک پێی ڕازی نەبن، بەڵکو پێویست بوو زەمانات بفچڕن بۆ ئەوەی کە هەمواری دەستور چۆنە بێ اینجا ڕازی بن. زۆر باشە دکتۆر، زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان لە کورسات نیوز ئامادەبووی. زۆر سپاس دووبارە بە بەڕێز دکتۆر یوسف محەممەد ئەندامی خولی پێشەنجومەی نوێنەرانی عێراق ماندوونەبی دکتۆر.